سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان باز لە ئەنجامی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا دەکەین دیارە بە پێی یاسا 5 ساڵ جارێک هەڵبژاردننی شارەوانیەکان لە تورکیا پەرەوەرەچێت کە تێیدا دەنگ دەدات بۆ سەرۆکی گەورە شارەوانی هەروە سەرۆکی شارەوانی پارێزگا سەرۆکی شارەوانی قەزا سەرۆکی شارەوانی ناحیە هەروە موختاری گوند و گەڕەکیشی تێدا هەڵدەبژێردرێت باز لە ئەنجامەکانی دەکەین کە بەڕێوەچووە دیارە کۆی گشتی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبوو لە هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا لە سیویەکی 2024 6,430,934 کەس مافی بەشداریکردنیان هەبوو ئەوانەی کە بەشداریان کردبوو کۆی دەنگدەران ئەوانەی کە دەنگیاندا بوو 48,256,117 کەسە و ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکەدا لە 1970.55 بووە کە ڕێژێکی بەرزە و خەڵک بەشداری تێدا کردووە بینە سەر دەنگی لایەنەکان لە هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا دیارە بۆ یەکەمین جارە پارتی دەسەڵاتداری تورکیا ڕوبەڕووی شکست دەبێتەوە و لە مێژووی خۆیدا دەبێت بە پارتی دووەم لە هەڵبژاردنەکانی تورکیا بە شێوەیەکی گشتی پارتی گەلی کۆماری جەهەپە پارتەکەی کەمال ئەتاتورک لە هەڵبژاردنەکە توانیوێتی پلەی یەکەم بەرزبێنێ بە ڕێژەی لە 37.8 و پارتی دادوگەشە پێدان ئەک پارتی بە سەرۆکاتی ڕەجەب تەیب ئەردۆغان تووشی شکستێکی گەورە بووە ئەم جارە هاتووتە پلەی دووەم بۆ یەکەمین جارە لە مێژوو حکومڕانی خۆیدا لە دوای دروستبووین لە دوایاتنە سەرکاری لە دوای ساڵی 2002ەوە بچێتە پلەی دووەمەوە ڕێژەی دەنگەکانی لە هەڵبژاردننی شارەوانیەکان لە 35.5 کۆمەڵێک هۆکارەیە کەوای کردووە کە دەنگەکانی پارتی دادوگەشە پێدانی دەسەڵاتدار دابەزێت یەکێک لە هۆکارەکان بەتایبەتی لە بواری ئابووری لە 2003 کاتێک کە ئەک پارتی هاتە سەر حکوم هۆکاریە لە سەرەکیەوە بوو کە بەرنامێکی باشیان هەبوو بۆ بژانەوەی ئابووری بەڵام ئێستا ڕێژەی بێکاری زۆرە لیرەی تورکی دراوی تورکی دابەزیەوە و بامان شێوە هەڵاوسانێکی بەرزەیە و بەشێکیش لە هۆکارەکانی دیکە پەیوەندی بە هەڵوێستی ڕەجەب تەیب ئەردۆغان هەیە لەسەر پرسی غەزە کە بەشێک لە ئیسلامیەکان و خەڵکی موسڵمان بۆهۆی هەڵوێستە لاوازەکانی بەرامبەر بەم بە جەنگی غەزە دەنگیان پێنەداوەتەوە بەڵێ بینە سەر پارتێکی دیکە پارتی ڕەفاهی نوێ بە سەرۆکاتی فاتح ئەربەکان کوڕی نەجمەدین ئەربکانە کە یەکێکە لە براوەکانی ئەم هەڵبژاردنەوە سوپرایزی ئەم هەڵبژاردنە بووە کە بۆ یەکەمین جارە بەشداری هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا دەکات و توانیوێتی ڕێژەی لە 6.2 دەنگەکان بەرز بێنێ دیارە پارتەکەی فاتح ئەربکان کوڕی نەجمەدین ئەربەکان بە باوکی ئیسلامیەکانی تورکیادا دەنرێت کە ئەم جارە بەشداری لە هەڵبژاردنەکانی تورکیادا کردووە و ڕێژێکی زۆری دەنگەکانی بەرزهێناوە بۆتە سێم پارت واتە لە دوای دادوگەشە پێدان پلەی سێمی بەرزهێناوە و چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا گەشەی زیاتر بەخۆبێنێ کە پارتێکی ئیسلامیە بەڵێ دەم پارتی کە درێژکراوی پارتی یەکسانی و دیموکراتی گەلان کە درێژکراوی هەدەپەیە پارتێکی کوردیە لە 5.7 دەنگەکانی بەرزهێناوە کە چوارەمین پارتە لە ڕووی ریزباندیەوە هەروە پارتی ماپە بزوتنەوەی نەتەوە پەرست سەرۆکاتی دەوڵەت باخچەلی لە 5 دەنگەکانی بەرزهێناوە دیارە دەنگەکانی دابەزیوە ئی پارتی باش بە سەرۆکاتی مەراڵ ئەکشنەر لە 3.8 دەنگەکانی بەرزهێناوە جامی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا بەم شێوە بووە لە گەورە شارەوانی دیارە هەر شارێک لە تورکیا ژمارەی دانیشتوانی زیاتر بێت لە 750,000 کەس بە گەورە شارەوانی ناودا برێت دیارە لە تورکیا 81 پارێزگا هەیە سیان گەورە شارەوانیە و 51شان پارێزگایە بەم شێوەیە ئەنجامی لایەنەکان بەم شێوە پارتی گەلی کۆماری جەهەپە 14 گەورە شارەوانی مۆسۆگەر کردووە و لە 21 سەرۆکی شارەوانی پارێزگا و 337 سەرۆکی شارەوانی قەزا و لە شارۆچکە یاخود بڵێن نەحیەش 49 سەرۆک شارەوانی ئەک پارتی ڕەجەب تەیب ئەردۆغان 12 گەورە شارەوانی بەرزهێناوە هەروە سەرۆکی شارەوانی پارێزگا 12 قەزا 356 و سەرۆکی شارەوانی شارۆچکە نەحیە 125 سەرۆکی شارەوانی نەحیەی بەرزهێناوە دەم پارتی سێ گەورە شارەوانی بەرزهێناوە شارەوانەکانی باکووری کوردستان
و حوت پارێزگا لە حوت پارێزگە سەرۆکی شارەوانی لە ناحیەکان سەرۆکیش لە قەزاش 65 سەرۆکی شارەوانی لە ناحیەش حوت سەرۆکی شارەوانی بەرەسێناوە. پارتی ڕەفەهی نوێ بە سەرۆکاتی فاتح ئەربەکان یەک گەورە شارەوانی بردوتەوە کە وەکو ئاماژەمان پێکرد ئێستا لە ڕووی ریزبەندی دەنگەکانەوە بووە بە سێم پارت و لە پارێزگا توانیوێتی لەوێش سەرۆکی شارەوانی پارێزگایەک بەرزبێنێ هەروە لە قەزاکان 39 سەرۆک شارەوانی و لە ناحیەش 19 سەرۆک شارەوانی مەهپە لە نەیتوانیوە سەرۆکی گەورە شارەوانیەک بەرزبێنێت و لە پارێزگاکان هەشت سەرۆک شارەوانی بەرزهێناوە و لە قەزاکان 120 سەرۆک شارەوانی و لە ناحیەکانیش 56 سەرۆک شارەوانی بەرزهێناوەمە ڕیزبەندی پارتەکانە بۆ هەڵبژاردننی 2024 هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا کە پارتی گەلی کۆماری ئەمجارە بەرەو پێشتوونێکی زۆری بەخۆبینەوە بە تایبەتی لە شارەکە گەورەکان لە ئەستەمبول و لە ئەنکەرە. باز لەوەیە کە هۆکاری هەر سەرەکی ئەوەی کە جاپە بە تایبەتی لە ئیستانبول سەرکەوتنی بەرەسێناوە لە ئەنگرانی دەم پارتی بووە کە دەنگیان پێداوە باز لەوکری ڕێکەوتێکی ژێربەژێرە بوو بۆی کە دەنگ بە ئەکرەم ئیمامۆغڵۆ بدەن کە کاندیدی جاپە بوو لە ئیستانبول و توانی سەرکەوتن بەرزبێنێت لە هەڵبژارنەکانی پێشوو دەم پارتی یاخود بڵێن هەدەپە لە ئەستانبول ڕێژەی لە سەدادەی دەنگەکانی هێناوە بەڵام ئەم جارە کاندیدەکان لە سەدا 1.2 نزیکەی لە سەدا 2 دەنگەکانی بەرزهێناوە واتە بەشی زۆری دەنگدەرانی دەم پارتی دەنگیان بە جاپەداوە بۆی کە ئەردۆغان بکەوێت لە ئەستەمبول و لە ئەنکەرە لە شارەکانی دیکەش کە ئەمەش ڕەنگە لە داهاتوودا ئەردۆغان سیاسەتی تونتر بەرامبەر بە دەم پارتی و کورد لە تورکیا پەیڕۆ بکات و هەروەها ئۆپەراسیۆنەکانی درێژە پێبدات وە سەبارەت بە پارتی ڕەفەهی نوێ لە باکووری کوردستان ئەم جارە دەنگەکانی زۆر زیادی کردووە و پارتی هوداپاریش هەیە دیارەویش ئەم جارە دەنگەکانی لە باکووری کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. بینە سەر بەراوردی ئەنجامی دەنگدان لە نێوان 2019 و 2024 کاڵبژانی شارەوانەکان بەم شێوە ڕێژەی دەنگەکان بووە. ئەک پارتی لە 2019 پلە یەکەمی بەرەسێناوە کە لە سەدا 44.3 ئەم جارە لە 35.5 واتانی لە سەدانەوەی دەنگەکانی لە دەستداوە پارتی دادوگەشە پێدانی دەسەڵاتدار جاپە پارتی گەلی کۆماری توانیوێتی سەرکەوتن بەرزبێنێ کە پارتەکەی کەمال ئەتاتورکە لە سەدا 30.1 بووە لە 2019 بەڵام لە 2024 لە سەدا 37.8 دەنگەکانی بەرەسێناوە. پارتی ڕەفەهی نوێ لە 2019 بەشداری نەکردووە لەم هەڵبژاردنە لە سەدا 6.20 دەنگەکانی بەرەسێناوە دەم پارتی پێشتر لە سەدا 4.2 بووە کە بە ناوی هەدەپە لە 2019 بەشداری کردووە لە سەدا 4.2 بووە ئەم جارە لە سەدا 5.7 دەنگەکانی بەرەسێناوە ماهەپە لە 7.3 بووە لە 2019 بەڵام لە ماڵبژاردنە دابەزیوە بۆ لە سەدا 5 دابەزیوە بۆ ڕێژەی لە سەدا 5 بەڵەوەی کە بینیتان هەڵبژاردننی ئەنجامی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا بوو دیارە لەم هەڵبژاردنەدا پارتی دادوگەشە پێدانی دەسەڵاتدار بۆ یەکەمین جار و بەڕووی شکست بۆتەوە. بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.